بەڕێزان دوو بەرەسڵاو کاک ئیبراهیم ئێوە ڕێکخراوەکەی ئێوە کە ڕێکخراوێکی بڵێن بەرەنگاربوونەوەی و ڕێنماییکردن و هۆشداریکردنە تەنها لە قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان ئەوە ئەکەن یاخود ئەوانەی کە ئیتر جارێک هەڵەیەکیان کردبێ مادەی هۆشبەریان بەکارهێنا بێ ئێستا لە زیندانیا بێ ئێوە چن بۆ زیندانەکان و سەردانیانەکەن و ڕێنماییان هێنێ ڕێکخراوەکەی مە تا ئێستا چەندین جار چۆتە بەندیخانەی ناوچەوانانی ئافرەتان و لاوان و لەگەڵ بەندیخانەی گەوران یعنی سمینارمان بۆیان کردو بەڵام عملیەکەی سمینار بۆ ئەو کەسانەی کە گەورن سمینارکردن بەڕێک زەحمەتە بۆوان چونکە هەندێک ڕێو شوێن هەیە بە تایبەتی پێشتر کە تا بەندیخانەی گەورانی لێ بەڕاستی شوێنەکە گونجاو نەبوو بۆ بەندیەکان بەڵام ئێستا کە گواستراوەتەوە شوێنەکەیان زۆر گونجاوە بۆ سمینارات و بۆ ئاستی ڕۆشنبیریان ئەوە زۆر باشە ئەنجامیشمانداوە زۆر باشە بەڵام ئەوەی جەنابەت باست کرد زیاتر هەوڵمان لەسەر قوتابیان و لاوان داوە ینی چونکە ئەمەلێکە بۆمە ئاسانترە ئەگەر بێن بۆ نمونە لە گەڕەکێکی ملی شاری هەولێر 20 گەنج کۆ بکەینەوە شوێنمان پێویستە و ئەو کەسانە زۆر بە زەحمەت کۆ دەکرێنەوە ئێمە لە ڕێگەی بۆ نمونە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان لەگەڵەوانە هەماهنگ بووینە گەنجیا بۆ ئەمە کۆ کردێتەوە لە گەڕەکە ملیەکان ئێمە چین سمینارمان بۆ کرد باشەوە سایتێکتان هەیە کە جۆری مادە هۆشبەرەکان و ئەو کاریگەری لەسەر بەکارهێنەرەکان و ئەوانە هەبێت بە وێنە بە ڤیددیۆ بڵاویکەنەوە بۆی گەنجەکان تا ئێستا ئێمە سایتمان نییە بەڵام پیجێکی ئەکتیڤی فەیسبوکمان هەیە لاپەڕی فەیسبوک زۆر ئەکتیڤی ڕۆژانە بەردەوام معلوماتی نوێ لەسەر مادە هۆشبەرەکان چەند کەس دەگیرێت چۆن بەرەنگاریان دەبینەوە سمیناراتی نوێ کە ئێمە ئەنجامی دەی بۆیان لەوێن دەردا دەبەسێنی خەڵکی سەردانمان دەکە باشە مامۆستا سامان پێشتر پرسیاری ئەوم کرد ئایا ئەو کەسانەی کە مادەی هۆشبەر بەکارێنن چ کاریگەریشی خراپی دەرونیان هەیە یعنی خۆیان چنە ئاستێکتان لەو ڤیددیۆ بینیمان کە ئەڵێ تۆ ئیتر ماڵ و هەموو شتێکی خۆ دەفرۆشیت تەنانەت ناچی قوتوێشیر بۆ مناڵەکەت بڕیەکی مادە هۆشبەرەکە ئەکڕیت کاریگەری خراپ چییە؟ کاریگەری خراپی ئەو مادانە چییە؟ بێگومان لەسەر چەندین ئاستیانی مەترسیداری هەیە مەسەلەی مادە هۆشبەرەکان لەسەر ئاستی سامانی مرۆیی وەکو بەشەر ئەبێتە هۆی لەدەستچوونی سامانی مرۆیی وڵات ئێستا بۆ نمونە بەس ساڵانە لە وڵاتی شۆک و ئێران زیاد لە 20,000 کەس گیان لەدەزێتن بەهۆی مادە هۆشبەرەکان و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان هەر لە پارێزگای شۆک و پارێزگای سنە لە هەرێمی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەس ساڵی 2015 33 کەس گیانیان لەدەستداوە کە 29یان پیا بوون و 4یان ئافرەتن بە کاریگەری مادە هۆشبەرەکان ئەڵێن مەوادێک هەیە لە ئێرانە بڵاوە تەنانەت ئەمە خراپە ئەگەر لە مزگەوتەکان نووسراوە ئەگەر ئەو کەسەی کە مردبێ بەو مادەیە ئێمە نایشوین لە بەرەوەی کە لەشی هەڵەوەری لە کاتیشت وایە مەترسی زۆر تاوان ئەمە لە ڕووی سامانی مرۆیی لە ڕووی دەرونیەوە تاوان زۆرینی ئەو کەسانە تووشی جۆرە هەنە خۆشی دەرونیە بن پێشەوەی بگەنە ئاسێکی زۆر خراپی ئالوودەبوون کە ئیتر چۆنەڵێ لە هێز و زەمرۆیەکەیدا ئاماڵێ لە حەقیقەتا قۆناغ زۆر مەترسیدارەکانی و ئالوودەبوون مەسەلەن سەرەتا قەلەقە بێ دوایی تووشی نەخۆشی خەمۆکیە بێ هەندێکیان سەرکێشێ بۆ مەسەلەی شیزۆفرینیا ئیتر بە کوردەکەی ئەو کەسە خاوەنی هیچ ئیرادەیەک نییە خاوەنی هیچ دووربینیەک نییە دەستگای موسەسەیە شتێک هەیە بۆ عیلاجکردنی ئەو خەڵکانە لە هەری مەبەست لای خۆمانە بەداخەوە تا کۆم ساتە وەختە نییە ڕەنگە لەسەر ئاستی وەزارەتی ناوخۆ مەسەلەن بۆ زیندانیان ئەگەر پزیشک و هەندێجار معالج طبیعی و معالج نەفسی و ئەوانیان بۆ ببرێ بەس ئەمە لە حەقەتە ئەو خزمەتە بچووکە بەم کێشە گەورەی کە هەمانە گەریشی ئالوودەبێ و بێ واز بێنێ چۆن واز بێن زانی کێشەکەمان ڕەهەندی قانونی هەیە بەداخەوە مەسەل لە هەرێمی کوردستان ئەڵێ هەر کەسێک کە من حتا ڕۆژێ لەگەڵ بەڕێوەبەری خۆبەی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی ئاسایشی سلێمانی پێکەوە میوان بووین بەڕێز ئەمی جەلالی مینەبەگ لە بەرنامەیەکە لەوێ پێشکەشکارەکە لە منی پرسی ئەگەر کەسی ئالوودەبوو بێ بۆ لای تۆ مەسەلەن وەکو پسپۆڕێکی دەرونی ئەمە سنتەری ڕاوشکاری خێزانمان هەیە لە سلێمانی تەبعاً بۆ چارەسەری گرفتی دەرونیوانەوتی تۆ چۆن مامەڵەی لەگەڵەکەی طبعا بەڕێز ئەمی جەلال بە منی وتی ئەگەر
بێت بۆ لای ئەم کەسیشی ئالوودە بووە ئەم ئاگاداری ئێمەنەکە ئەمیشە بێ بژیرێ خۆفعلەن نەسە قانونەکەەوە ئاڵێ بێ من ئیخباری ئەو نەخۆشە بکەمیانلانی کەم ئێمە وەکو نەخۆش سەیریەکەین وەکو قوربانی سەیریەکەین بەڵام یاساوکو تۆمەتبار و تاوانبار سەیریەکە لە حەقەتە ئەم دوو دیدا بێجیا بکرێتەوە ئەو من هیوادارم کە هەمواری ئەو یاساقەت یاساشکێنیەک ناکەی مەسەن یارمەتی یەکێک بێ ئێمە لە بواری مادە هۆشبەرەکان لە حەقەتە خەڵک خۆی ئەترسێ و خۆی ناوێت بێ بەڵام ئێمە لە بواری ئالوودەبوونمان زۆرە ئالوودەبوونمان هەیە لەسەر قمارە ئالوودەبوونمان هەیە لەسەر ئامێرە ئەلکترۆنیەکان ئالوودەبوومان هەیە لەسەر مەشروب ئەلکۆهۆل کە ئەمانە بە ئاشکرا دێن بەڵێ بەڵس بەداخەوە لەمە هەم خەڵک ناوێرێ لەبەر یاسا و حکمی یاساکە خۆی کەشفکە هەم ڕەنگە متوانیشی بە هەموو دەستگایەک نەبێت لە حقەتە بەڵام طبعا لەسەر ئاسی خێزان ئەبێتە هۆی زیادبوونی ڕێژەی تەلاق و ڕۆژانەوەی خێزان ئەبێتە هۆی زیادبوونی دیاردەی لەشفرۆشی ئەبێتە هۆی زیادبوونی تاوان لە ڕووی ئەمنیشەوە مەترسێکی گەورەی هەیە بۆ ئێمە بە تایبەتی بۆ باشووری کوردستان وەکو هەرێمی کوردستان ئێمە وەکوتمان دوژمنان وەکو چەشێک بەکاریان مەسەلی مادە هۆشبەرەکان بۆی هەیە خەڵکێک کە لە بەربێکاری بۆ نمونە ئەچێت ئەکەوێتە داوی بازرگانیکردنی مادە هۆشبەرەکان دەستگا سیخوڕیەکانی دوژمنە ئەوانی کە لە بەرژۆندی دوژمنانی کوردی ئیژەکەن ئەمانە بەکارێنن حتا بۆ مەسائلی تەجەسوس مەسائلی سیاسەتی تەئەموری باسیکەی ینی واتە زیانەکانی زۆر زۆرە جگەل لەوە لە ڕووی تەندروستیشەوە تەمان چەندین نەخۆشی تا شێرپەنجەشی تایە کە مەترسی لەسەر سەحەت ئەمە هەمووی ڕەهەندی کۆمەڵایەتی و دەرونی و تەندروستی ڕەهەندە ئابوووریەکەشی لە هەمووی مەترسی دارتر بە تایبەتی بۆ ئێمە کە خۆمان لە بۆنمون لە دۆخی وایە لە قەیرانی دارایین لەبەرەوەی وەکو کاکەیوان ئاماژەی پێدا سواس بخوا تا ئێستا هەرێمی کوردستان نەوڵاتی بەرهەمهێنا نەوڵاتی دروستکەری و مادانەیە تەواو هەر بۆ زانیاری بۆ ڕێسان و بینەران نیشێمە سێ جۆر مادەمان هەیە هەندێک مادە دوای بمبورە سامان دوای باسی جۆری مادەکانەکەین لەگەڵ کاکەیوانیش بەزەمێ لە شوانخان ببرسم ئەو قانونەی کە ئەوان ئەم بەڕێزانە باسیەکەن یعنی قانونێکی کۆنە و زۆر یارمەتی دەریژ نییە ئایا تۆ بڵێ ئەم قانونە بگۆڕێت یاخود هەموار بکرێتەوە یاخود بڵێن حیلە شەرعیەک بکرێ کە یەکێکی ئەوەی کە بەکارێنێ بتوانێ مەس بچێتە لای پسپۆرەی دەرونی و کە ئەو پسپۆرە دەرونی نەچشکاتی لەکە لە ئاسایش بتوانێت تەرفیکە بزەبت خۆی ڕاستەمە پرۆژە یاسایەکێک ئێستا و یاسایە هەیتمان قانون مخدرات ئەوەیە قەدیمە بڵێن لایمە بەڵام لەگەرەوەش خزمەتی هەرێمی کوردستانی کردی ئەگەر ئەو یاسایەنە بە ئێستا زیاتر وەکو باسمان کرد و کەیوانیش باسی کرد ساڵانە ڕێژەکەی زیاد بووە ئەگەر باتبانات بە 5 ئەوەندەش زیادی دەکرد آخر 5 ئەوەندەش زیادی دەکرد ئەگەر حەسەب ئەوە نەبە غێر ئەگەر ئەو حکومە هەیە ینی بەستیە مشکلەیمە کۆمەلگایمە هەتا ئێستا وعیەی نییە ینی نازانی ئایا گەرات بەکاری هیناوجە کەمیەکە باغڕامە چیش بیتن نازانی ئەوەکەی چیە پێویستە ینی لێ وەک پێشتریش باسمان کرد کەناڵەکان زیاتر ینی وەشداری بدەنە خەڵکەکە کو مەسەلەن وەزارەتی سەحە زۆر جا لە بۆ کوتانی منداڵە کە مەسەلەن ئیعلانات دەکا حەقا ینی کۆمەلگای مەدەنی و لەگەر کەناڵەکان میدیایەکان بتوانیانی ئەوە بکەن ئیشارەت بدەنە سەر ئەو شتە لە بەرەوەی بڵکە ینی ئەو کەسەی مەسەلەن لەوانەیە بلێدەی ئەوە غەڕامەکە هیچ نییە بەجارێک دوو جار هیچم لێ نایە بەس بزانیە گە غەڕامە چیش بی ئەو حکومەکەی خۆی وەردەگریتن لەگەڵەوە مەسەلەن زۆربەی چەندین پرۆژە یاسایشمان هەیە کە ئێستا لە بواری جێبەجێکردندا بەڵام جێبەجێ نەکرایە باشە لە محکەمەکان کەیسی بەکارهێنانی مادەی هۆشبەر یاخود بازرگانیکردن زۆرتر نییە ئێستا لە ساڵانی پێش با زیادی کردیە لەبەرەوەش ئێستا محکەمە ڕۆژێکی تەرخان کردیە بەس بۆ بینینی دادگایەکانی کەیسی ینی بڵین مخدرات لە مانگێکە نا لە هەفتەیەک لە هەفتەیەک ڕۆژێکی تەرخان کردیە و دادگای مختصیش هەیە تایبەت بە مخدرات ینی ئەو کەیسانە دەبینیتن تەمان نسبەکەی زیادی کردیە لێکۆڵەرەوە بەتەکیت ئەو محامیانی کە محامی هەیە تایبەتە بۆ کێسانە یاخود فەرق ناکە ناچادێ بەس خۆی ئێستا مەسەلەمە سێ پلەمان هەیە لە محەمات ڕاهێنراوە ڕاوێشکارە و کارایە ڕاهێنرا و کارە ناتوانن کەیسەکانی مخدرات ببینن بەڵام ئەوانەی کە مستەشارن ئەوان دەتوانن کەیسی مخدرات ببینن زۆر باشە کاکەیوان ئەڵێن لە بەندیخانەکان یعنی هەیە جارێک هەرزەکارێک مادەی هۆشبەری بەکارهێناوە و بە سوفە گیراوە و ئێستا لە زیندانایە ئەڵێن لەوێت لەوانەیە لەناو زیندانەکە زیاتر تووشی بەکارهێنان و ئەوە بێ تەنانەت بازرگانیکردنیش ئایا مادەی هۆشبەر ئەبرێتە زیندانەکان چۆنە کاک سوورە لە ناو زیندان تا ئێستا نەمان بینی و ئێمە کو زیندانی خۆمان ئەوانەی کە حکم ئەدرێن ئێمە ڕەوانەی چاکسازی ئەەکەین
زندانی بەس لا ئێمە تا ئێستا شتیوان نەگەڕوویداوە ناش بێت لە چاکسازی لەو هەفتەی ڕابردوو نەفرێک مەوادی حەبوشی بردبووە سجن لەوێ جەماعەتی پۆلیسەکانی بەردرگاوی گرت بوویان بە سجنی تەحویلی ئێمە ئەمە دیسان و حکومەگرێتەوە خەڵکی تر بوو نەک خەڵکانێکی دەری ینی خۆی بەندکراو نەبوو بەندکراو نەبوو بۆ بەندکراوەکانی وا دیارە بردبوو حەبی بۆ بردبوون بەڵام جەماعەتی پۆلیسەکانی ئێوە گرت بوویان تەحویلی لای ئێمەیان کرد یعنی لە ناو سجنی ئاسایی شتیوا نەک نەبوو ناژبوو ئینشەڵڵا ئێمە خۆمان لە چۆنەڵە لە ئەوەکەی خەریکین چۆن مەجارە دێت بێن لە ناو سجنی ئێمە باشە ئەو مادانەی کە زۆر دەست یعنی ئێوە دەستان بەسەرا گرتوون زۆرینیان چین وەکو باسم کرد ئەوانەی زیاتر لە هەرێمی کوردستان کە ئیشی لەسەرەکردی هەر ئەو مادانەی کە ئێمەیان کردی هێرۆینە باش ئەو مادانە هێرۆین حەشیش تریاک ئەو مادانەی کە ئەژیرە چی دیەکەنەوە ئەوان هەمووی مەحزەر زەبتی پێکرێ تەحویلی دادگا کرێ ئێمە هەچی ئەوانی کە ئەژیرێت چ لە بازرگان چ لە معتادە هەردوولان ئەو موادی کە لە دەستیان ئەژیرێ هەمووی مەحزەر زەبتی پێکرێ پێش ئەو ئێمەش تەحویلی محکەمەی بکەین ئەمە تەحویلی جنایەتیەکەین لە ئەدلەی جنایەت فەحص ئەکرێ باشە نابێ ئەو یعنی ئەو ماوادەی کە ئەیگرن ئێوە ئەسەم زۆر ئەیبینم لە کەناڵەکانی تر ماوادێکی زۆرەگرن ئەچن ئەیبەن لەبەر چاوی کامەرەکان ئەیسووتێن ئێوە شتە بۆ نە ئێمانزای چۆنە مەحزەر زەبتە تاکو حاکم بڕیار نەدا چکەوە ئەوراقی ئەمێنی لە محکەمە هەتاوەکو مەلەفی تەواو نەبێ و حکمی خۆی وەرنەگرێت دوای حاکم بڕیار لە چارەنووسی مەوادەکاکە ئێمە یەک غرامی بچووکیش ئەبێ مەوجود بێ لە بەردەمی دادکە لە ناو ئەوراقی خۆ ناتوانین تۆ بزری بکەیت چکە هەیەنە گرامێک لەسەر گرامێک گیراون و گرامە چەند بچووکە تۆ هەڵی بگری نەکراوە لە کاتی تحقیقات ون بوو بێ نابێ ون بێ بەرپرسیاری ئەکەوێتە سەر جەماعەتی تحقیق شتیوانیە نابێ چکە ئێمە ئەو موادانی کە درێتە محکەمە پێش ئەوەی تەحویلی دادگا کرێت لە ئەدلەی جنایی فەحص ئەکرێ خاتوشەوان باسی کرد چکە ئەوانە هەمووی ئەبێ کە حکمی لەسەر وەرگری لەسەر ئەو موادەیە ئایا موادی مخدرە یا موادی مخدر باشە لە بەندیخانەکان چاکسازی تیا ینی چاکسازی و ئامۆژگاری لە ئێمە زای چۆنە لە ئاسایش شوێنی چاکسازی نییە چاکسازی کە ناوی خۆی بەخۆیەتی لە سزنی گەورەیە لە ئێمە هێشتنەوەی هێشتا وەکو ئەوراقی تحقیقی ئەمێنێت کە لە تحقیق تاوا بێچێتە جنایەت لە جنایەت حکمی خۆی وەرگرت کە لە حکمی خۆی وەرگرت ئەو کاتێ بۆ سزاکی تەحویلی سجنی گەورە ئەکرێ هەتا ئەو کات لە ئێمە ئەمێنێت ئەوراقی تەواوە بێ مەسکاتی حکم کە تەواو بوو تەحویل ئەکرێ باشە ئەو پرسیارێ بەدەر لە کارگەی خۆت وەکو هۆشیاری تاکی کورد ڕازیت لە هۆشیاری تاکی کورد لە بەکارهێنانی مادەی هۆشبەر حقیقت من هی ڕێنماییوەکو خۆم مەگەر بەڵامێناوکو دەستگای ئێمە ناتوانین ڕێنمایی بدەین چکە لە ئەگەر تەماشای واقعی دنیا بکەین لە هەموو دنیا کەس ناتوانێت ڕێنمایی دەربکات مەگەر ئەوەی کە چۆنە تەوعیە بکرێ هێنا هیچ وڵاتێکی زلێز لە دنیا ناتوانێت ڕێنمایەکان وەکو مەگەر لە کۆمەلگا و وزارەتەکانی پەیوەنددار بیدا وەکو دەستگای ئەمنی کەس ناتوانێت چکە ئەمە قەدەغەیە وەکو دکتۆر فەرمیێگەر ئێمە بەرچاومان کرد دەستگیری ئەەکەین چکە یاسا ڕێت پێ نادا خۆتۆ بیبینیت و دەستگیری نەکەی خۆی قەدەغەکراون چ بازرگان چ بەکارێنەر ئەمانە بێ بژیرێن کە گیراچێتە بەردەمی دادگا یاسا گەنجی ئێمە گەنجی ئێمە زۆر خراپن لە ڕۆی بەکارهێنەرەکانیان چکوانی کە ئێمە وەکو تەجروبەی هەمانە کە یان گرین ئەمانە هیچی تەجروبەی کێشانیان نییە ئەوانەی خەڵکی کەمیان لە ئەوروپا فێر بوون خەڵکی کەمیان لە ئێران فێر بوون لە تورکیا ئەمانە تەحەدی شارەزان بەڵام ئەوانەی کە لە هەرێمی کوردستان فێرە بن هیچی شارەزان یعنی نەزانێت چییە نەزانێت کاریگەری چیەوە چێ بەکارهێنێ بالفعل باشە کاک ئیبراهیم ئەوە چی ینی ئێوە بۆ ڕێگری ینی ڕێگریەک هەیە لە منەظەمەکەی ئێوە ینی ئەو ڕێکخراوی ئێوە ڕێکخراوەکانی تر کە بتوانێت تەوعیەکی زیاتری خەڵک بکات لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لە ڕێی چوزانم ئەو هەموو خۆی زانکۆیانە ڕێگری هیچ ڕێگریەک نییە بەڵام هاوکاریش نییە بۆ نمونە ئەگەر باسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بەرەکپارەی دابین نەکردو بۆ بەرەنگاربوونەی مادە هۆشبەرەکان وەکو هۆشیاری نەکوەکو لایەنی مەیدانی وەکو هۆشیاری بۆ نمونە ڕێکخراوەکەی من ساڵی 2009 زۆر باشتر هاوکاریان دەکردین وەک لە 2 ساڵی ڕابردوو بۆ نمونە لە ساڵی 2013 کە پارە هەبوو حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی فەرمانگەی ڕێکخراونە حکومیەکان 14 ملیاری دابین کردبوو بۆ ڕێکخراونە حکومیەکان بڕی 17 ملیۆن دینار دابین کرابوو بۆ سێکتەری مادە هۆشبەرەکان
ئەگەر بەراوردی کەین لەگە ژینگە بۆ نمونە ژینگە پارێزی نزیکەی 3 ملیار دیناری بۆ دابیکراوە یعنی بڕەکەی ینی پارەکەک زۆر کەمتر بوو نەیدەکتە 100.8 ینی نەیدەکتە 100 ینی لەو پارێکە لە ڕێکخراوە ئەفریقادا ژینگەش گرنگە بەڵام مادە هۆشبەرەکان کۆمەلگە لە ناو دەبا ژینگە دەتوانانی ئێستا ئێمە هەمومان هەر پێنجمان بێکەوە بچین بۆ نمونە شەقامێک پاک بکەینەوە بەڵام ئایا دەتوانین بچین دەگەنج لە کۆمەلگا مەسەرەن هوشیار بکەینەوە دەبێت خەڵکی ئەکادمی بێ دابنیشی سیمینارات بکە وەرکشۆپ بکە خەڵکێکی باش بە پەیرۆ پرۆگرامێکی زۆر باش بە بەرنامە دانراو ئیش لەسا و گەنجانە بکەین کێشەی سەرەکی بەڕای تۆ نەبوونی پارە سەبەبەکی سەرەکیە بەڕاستی و خەڵکێک دەبێت بەڕاستی وەکو ڕێکخراوەکەی ئێمە نزیکەی 15 دکتۆر و مامۆستای جامیع هاتوون خۆبەخشانە کار دەکەن دەبێت ئێمە پسپۆری باشمان هەیە پسپۆری باشمان هەیە بەڵام ئەو پسپۆرە باشانە زیاتر خەریکی پەیداکردی بژێوی ژیان نەک کارێکی خۆبەخشانە وەکو ئێمە ئێستا هاتوین بە کاری خۆبەخشانە بەبێ پارە بەبێ هیچ لایەنێکانی لایانی بەرامبەر کار دەکەین لە کوردستان بەس بۆ ئەوەی هەستی نەتەوایەتیمان ینی تاکان پێیان دەڵێن کاکە بەکارمێنێ ئەوە مەشاکلەکان ئەبێ خەڵکی ڕۆشنبیر ئەکادمی زیاتر دەورات و خۆیان دابین بکەن بۆ ئەو خەڵکێک توش بووین زۆر باش مامۆستا سامان کەسێک لە ماڵی خۆی بێ چارەسەری خۆی بکە ئەوە گەرنێ ینی چی بکە ئەو کەسێک کە ئالوو دەبێت چۆن واز بێنێ بێگومان مەسەلەی ئالوودەبوون ڕەهەندی تەندروستی ڕەهەندی دەرونی هەیە و پێویستی بە چارەسەرە بە حەقەت کاڵین چارەسەر لەسەر کۆمەڵێکە ئاست یەکەم چارەسەر بە دەرمان پێش هەموو شتێک لەبەرەوەی هەر کاتێک مرۆڤ جەستەی ڕاهاتیان ئالوودە بوو بە یەکێک لە مادە خۆشبەرەکان کاتێک دەستی لێ هەڵەگرێ کۆمەڵی ئاڕاست کۆمەڵی نیشانەی تیا دەرەکەوێت کە بە نیشانەکانی کشانەوە ناسراوە لە بواری دەرونیە واتە کاتی انسیحابەکە لە مادەکە ئەو کەسە تووشی شڵەژانێکی دەرونی زۆرە بێ ڕەنگە دەستی بلەرزێ ئاو بەلوتیایەتە خوارەوە ڕوشانەوەی زۆرە بێت سکچوونی ئەبێت کۆمەڵی نیشانی وا کەسەکە زۆر ئەترسێت تەوازنی تێگەچێ هەستەکە سامان ئەو مەسەحانەی کە لە وڵاتە پشکۆتەکانە هەیە ئەڵێن ئەو کەسێک کە ئالوودەیە بە جۆرێک لە مواد ئەو جۆری ئێنێ بە جورعاتی کەمتر مەفرۆزاوازێن خۆی حقەت ئەوە لایانی زانستی وایە جا هەر بالمناسبە یەکێک ئێمە یەک پسپۆری دەرونی یەک پسپۆری بواری ئالوودەبوونمان هەیە کووردە لە وڵاتی هۆڵندا تاکە پسپۆرە هەمانە لەو بارە لە سەر ئاسی باشووری کوردستان بەڵێ پسپۆری یەک کەسمان هەیە لێرە ئەژی نەخێت لە ئێستاش لە هۆڵندای بەڵام 2 ساڵ لە سەرێکاتەوە بە پرۆژەیەکەوە بۆکردنەوەی یەکێک لەو مەسەحە نفسیە باشانەی کە تایبەت بە چارەسەری ئالوودەبوون بوو بەداخەوە پرۆژەکە دوو کابینی وەزاری بەڵێ ماستەری هەیە ئێستا لە یەکێ لە نەخۆشخانەکان ئیشەکات لە وڵاتی هۆڵندا لە شاری ئارنێمیشە دوو کابینەی وەزاری هاتۆتەوە دوو جار دوو وەزیری تەندروستی بەڕێز هەردوو جارەکە پەیمانیان پێداوە حتا چۆتە سەر بۆ ئەنجومەنی وەزیرانیش پرۆژەکە هەتا کۆمساتە وەختە بەداخەوە ئیش ئەو بەڕێزیان من ئاگاداری واللهی ئەو ساپارەشە بوو بەڵامی تر ڕەنگە وەکو پێویست حکوومەت لە ئەولویەتی خۆی دانە نابێیان ڕەنگە هێشتا ئامارەکان بە مەترسیدار نەزانێت بەس خۆی لە حەقەتە ئێمە ئەبێت بەر بە بڵاوبوونەوەی بگرینان لانی کەم خەڵک و شیارکەین تاوان ێستا حتا من پێم باشە ئەگەر ئەو مؤسسەیە هەبوایە حتا بەڕێز کاکەیوان و مؤسسات حەقە لە سلکی ئەمنیان نەبن ئەوانیشی ینی دەستگای ئاسایش کاری تری هەیە بە حەقەت ئەمان مەفرۆزە مؤسسەیە کە بێ کەم بەشی چارەسەری تابێ بەشی تەوعی تابێ بەشی خۆپارێزی تابێ بەشی تەهیلکردنەوەی تابێ دوایەوەی کە و کەسە ئەوە تۆ چارەسەریەکەی ئەینەریتەوە دەرەوە کابرا بەهۆی ئالوودەبوونەوە ساڵێکیشی نەکردووە دابڕاوە خێزانەکەی هەڵۆشاوە تەلاقی وەرگرتووە جابۆتەوە مەسەلەن قەرزارە لە ڕووی مادی و کۆمەڵی کێشەی هەیە تۆ چاکت کردەوە باشە جاری تر معڕەزە توش بێت لەبەرەوە ئەبێت تەهیل کردێنەوە ئەمانە هەندێک جار لە ڕێی دۆزینەوەی کار لە ڕێی پێکێنانەوەی ژانی خێزانی چۆن خێزانەکەی بۆ پێکەوە نیتەوە ینی کۆمەڵی ئیجراعات و هەنگاو هەیە ئەمە ئیشی مؤسسەیەکی کاملە لە حقیقەتە توشمانێ بە ڕۆژانە بەدڵنیایەوە کەواتە ژندێ مێردی خۆی پێ ئەو مێردی تەڵاق بەڵێ ڕاستە مێردەکەم ئالوودە بۆ بەمادی بەو شەتەشم پێکەوە کەوە نەکەن بالفعلسێمە حاڵەتانەما زۆر لەسەر حتا لەسەر مەشروب ئێمە هەمان ئێمە لە سنتیان ڕاوشکاری خێزان خەڵکەکە بۆ مەسلەی ئەلکۆهولیەت ئەوان لە بەرەوەی قاچاقنی یان نایاسایینی لە وڵاتی ئێمە زۆر خێزان هەیە ینی آخر کەیس من ڕۆژی شەمە پێرە بینیوە لە سلێمانی کە بژنێکەوە کەیسەکان لە دادگای و داوای چاپونەوەکە لە هاوسەرکی لە بەرەوەی هاوسەرەکەی ئالوودەبووە کەواتە ئێمە مەرج نییە ئالوودەبوو لەسەر جگەرە
مەترسیدارە ئالودەبوو لە پرسیاری یەکەمی بەڕێزت کە باست کرد مەسەلەی نێرگەلە ئێستا ئەوەی شەکە لە هەنگاوەکان بۆ توشبوون بە مادەی هۆشبەر بەداخەوە میژ ئەوە زۆرە ترسم ینی ئەویش مادە هۆشبەرەکانی ژوو بەدڵنیاییەوە لیوە شوان خان خەڵکی ئێمە تا چەند وشیارە لەو بڵین ئەو سزایانەی کە بەسەر خەڵکی ئەوەی کە مادەی هۆشبەر بەکاربێنێ یاخۆت مادەی هۆشبەر بازرگانی پێ بکە خەڵکی ئەمە وشیارە نازان قانونەکان چییە لەبەرەوەی هیچ ئەوە چیان نیە وژداریەتیان نیە نازانن کە ئەگەرات بۆ پێشتریش باسم کرد کە بەکارهێنانی کوایەوەی کە تیجارەتی پێدەکە نازانی حکومەکەی چییە بە حکمی ئەوەی ناو هەرێمی کوردستان تازەیە مخدرات وەکو جەرائیمەکانی دیکە نییە کە ئەمە لە قەدیمەوە هەیتمان خەڵکەکە شارەزایە و دەزانی مەسەلەن يمكن جريمه دزیکردن حکومەکەی کو دەبیتن مخدرات بنسبة هەرێمی کوردستان تازەیە وەکو دەوڵەتەکان کاتیەوە نهاتۆی تر خەڵک ئەو قانونانە بزانێ بۆی هۆشیار بێ هۆشداری با بە مناڵەکان خۆیان لە سایتێکە و لە شوێنێکەوە بیخێنەوە بزان کە ئەگەر یەکێک بەکاری بێن یاخود بازرگانی پێ بکە بەتەکید بەس خۆ ئەوە کاری دادگانیە هەستی مەسەلەن محامیان حاکمەکان هەستن هۆشداری بدەنە خەڵک ئەگەر هاتوو ئەو شتت کرد ئەمن ئەوەندە ساڵە عقوبەت دەدەم ئەوە وەکو باسم کرد میدیاکان و کۆمەلگای مەدەنی زیاتر دەتان ئەوان جەخت لەسەر شتە بکەن و تهدیدی بکەن لە بۆ خەڵکەکە کەیوان ئەوە کێ ئەتوانێت ئەو شتە بکات کێ ئەتوانێت زۆرترین هۆشداری بابە گەنجی ئێمە کە ئالوودە نەبن بازرگانیەکە ئەمە حقیقت لەلا ئێمە نییە ئەمە ئیشی وەکو قاتوشەبان فەرمی ئەمە مۆزوعی ئەوان بەرپرسەکەی کەوتە ئەستۆی یەکەم ڕاگەیاندن دەستگاکانی کۆمەڵگەی مەدەنی کە پەیوەست بە مادەی هۆشبەر وزارەتی ڕۆشنبیری وزارەتی پەروەردە حتا وزاری سەحەیش لە سەیدەلات لە شوێنەکانی تەندروستی لە مستەشفاکان ئەوانیش ئەتوانن تەوعیە خەڵک بدەن بەڕاستی چکە ئەمانە ئەگەر نەکرێ خراپە لەوانەیە لە مستەقبل بێتە دیار دەگەر مەجای بەو شێوە بدرێ بەڵام ئینشەڵا ئێمە لای خۆمانەوەی کە پێمان بکرێ و ئینشەڵاش بە دڵنیایش ئینشەڵا واکەین لە هەوڵی جدی شاین بنبڕیش بکەین نەک بنبڕی بڵین بەتاوەتی بنبڕەکرێ بەڵام بە ڕێژێکی زۆر باش کاکەیوان هاوڵاتیانی کوردستان هاوکاری ئێوەکەن بۆ گرتنی باندێک یاخود هاوکاریتانەکەن ئێمەگەر بە هاوکاری هاوڵاتیان نەبێمە ئیشمان پێ ناکرێت دەستگاکانی ئەمنیل بۆ جوانەکە هاوڵاتیان یاریمی کوردستان لەگەڵیان متعاونە ئەگەر متعاونیش نەبێ ئیشمان بۆ ناکرێت ئێماوانە حقەت سەر چاوی وزەی ئێمن بۆ ئێمە شەو ڕۆژ پێکۆ ئیش ئەەکەینە سەریان ئەوان پارێزراون کە هەچ کەس هەر هاوڵاتی دادگا زەرور نەبێ بە دادگاشی ناناسی نەگە زەرور نەبێ هەتاگە دادگا بانگیشیان بکات زۆر جار بۆ شاهدی لە سەریان ناوکو ئەوە ئێمە زۆر بە حەزەری نەسەر و بابەت تایسەی شەڵات چۆنەڵی هیچ شتێکی وە نەڕووی داوەنەوە مەجالیش ئەدەین کەشف باشە بۆ ئەوەی کە خەڵکانێک ئێستا ئەم بەرنامەیە مابینن بۆ نمونە شتیان هەیە شتێکە بین زانیاریەکە زان ئێوە هیچ ژمارە تەلەفۆنە یاخود ئەدرەسێ شتێکتان هەیە بۆی خەڵک بتوانێت یارمەتیتان بە بینایەکی پێشومان مدیرەتی نوێمان گۆڕیوە جێوڕێگەمان گۆڕیوە قرارە سایتێکدا ئەنێنێمە سایتێکی تایبەت بە نهێشتنی مادەی هۆشبەرەکان لەڕێی ئەو سایتە ئیشی لەسەرەکەی ئینشەڵڵا بەڵام ئێمە لە دائیرە فەرع و فروعمان زۆرە نەناو مەقڕی بەڕێوەبەرایەتی ئێمە خۆگەر معلوماتێک دەست هەر هاوڵاتێکەوێ ئەتوانن بگێنەوێ هەرچەند لە ماوەی پێشوا کراوە آخر شێوازێکی خێرا و ئاسان بتوانێت هاوڵاتێک یەکسەر پەیوەندیتان پێ بکات وەکوتم تەلەفۆنات ئاسانترین ڕێگە بە تەلەفۆن پێمانە لە خەڵکیش بڕوا ناکەم لە وڵاتی ئێمە تر زۆر کەمترە لە وڵاتێکی تر خەڵکی ناترسێ گەر معلوماتێکی دەستکەوێ بێشک بە ئێمە ئاڵێن هیچ مەجاڵێکی تیان نیە ئەمان دەنێ بە هیواداری نەمانی ئەم ئەگەر ئەمە بۆ ساڵی نوێ چۆنەڵە بۆ ئاماری ساڵانە ئێمە ئەمڕۆ چۆنەڵە قرارمان بوو 6 ڕۆژ پێش ئێستا ڕای بگەێنین بەس ئێمە ئامارەکەمان لە پوختەیەکی کورتا بڵاو کردبوو بەس ئێشتا ڕامان نەگەیاندبوو لەبەر ئەم بەرنامە کورتێکمان بۆ باسی ئەوە هەموو بە کورتەکەیشی دیاخە چۆ بە تەفاسیل دو حسابی 500 کەس بکەی بڵێ وڵا گرتومە تەفاسیل ئەوراق زۆرە بەڵام ئەوی کە لەلای ئێمە تۆمار کراوە ئەو مەوادانی گیراوە زیاتر لە 48 کیلۆی لە ساڵانە کە بە خورتە ئێمە گرتومانە ئەوانەی کە گیراون لە ئێمە 540 نەفەرن کە لە ساڵی ڕابردوو گیراوە زیاتر لە 7000
200 دنک حەبی ترامادۆل گیراوە زیاتر لە 5,090 حەبی سۆمەدرین گیراوە هەشتا چۆنە شێت هەیە هەشتا شێت میتادۆن گیراوە حەبوو شروب دوو مانگە گەڕاوەتە سەر بابەتی مادی 400 و مادی چواردەی مخدرات پێشتر چوو بۆ مادی 50 لەبەر تازە دەسمان بە فقری حەبوو شروبەکان کردووە ئەو حەبانە چۆن دەزەکەوێت ینی ئەزانانی چۆنە لە ئێمە حەبەکان لە سەیدەلات زۆرە بەڵام شێواز سەیدەلیانە چۆن بەبێ ڕەچەتەی دکتۆر چۆن بەبێ ڕەچەت نابێ بدرێ ئێمە کێشەکە کە لێرە هێشتا ئێمە ئەبێ لەگەڵ وزارەتی سەحا علاجی ئەمە بکرێت بۆ یەک ئەڵم وزاری سەحا بەرپرسیارە لە هەندێک فقری سەیدەلات ئەو بەرپرسیارە بەجەنابتمود لە تەوعیە ئەوە بێنیانداتی بەڵێ ئێمە کادرێکی خۆمان هەبوو هەر کادرێکمان هەبوو چوو بۆ سەیدەلیا منداڵێکی خۆی دابەزاند بوو کە شروبی بداتێ حقت نەیدابوویە دکتۆرەکەنی دابتارێکی لە گەورەکان دابەزی بوو ئەوە دەمێت ترس و گومانمەیە کە بۆ خۆی بەکاری بهێنێ شروبی کۆکایە زۆر بۆ مادی هۆشبەر بەکاردی وەکو مادی هۆشبەر وایە ئەمانەیش هەمویان وانە جاک بالفعل بێ وزاری سەحا بە عەمەلی هەم کۆگاکان هەم سەیدەلەکان کۆنتڕۆڵ بکە چکە ئێمە ئیشی لەسەرەکەین ئەگەوان نەکەن وکو وزارە ئێمەکو دەستگای خۆمان بەڕاستی چاودێرین خەریکیشین چکۆن لێمە بەرنامەکەمان بینامان نوێیە ئیشی خەریکی خۆمان تۆزێک ڕێگەخینەوە بەسەر ئەو سەیدەلی و معاون طبی ئەوانە یعنی لیژنانێکتان هەیە بچێت مەسەلەن تاقییان کاتەوە خەریکی دراسی هێشتا نەڕۆژین ئێمە تەنها خەریکی ئەو شەریکاتی نەقڵ ئێمە خەریکی لەگەڵیان ئیشکەین کۆبنەوەمان لەگەڵ کردن قسەمان لەگەڵ کردن باگمان کردن ئیش تەوجیهاتمان داونی بەڵام بەنسبەت هەم نێرگە لە فرۆش هەم ئەوانی کە لی بەکاردێت چ ئەوانی سەیدەلات و کۆگاکان ئەوەم خەریکی دراسێکی وردین ئیش لەسەر ئەوانە بکەین بەڕاستی ئەوان لە تۆزێک هیوادارن سەرکەوتوبی بەڕێز کەیوان تۆفیق هەروەها بەڕێز شوان عەبدولکەریم مامۆستا ساماسی وەیلی و بەڕێز ئیبراهیم ڕەمەزان زۆر سوپاسانەکەین مادوومانکردن بەڕێزان لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەکەمان تا بەرنامەی تر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ